سیاست بەرنامەیەکە لە بەشی کوردی دەنجی ئەمریکا لە واشنگتن و ڕاستە و خۆ بڵاو دەبێتەوە. ئەم بەرنامەیە لەلایەن دەخیلی شەمۆ بەڕێوە دەچێت و ئێوەش دەتوانن بەشداری تێدا بکەن. سلااو ڕێز گۆهدارین دەنگی ئەمریکا و بینەرین هێژا دیرۆکە مرۆڤانیێ نیشاندایە و هوەری کاریگەریە ڕاستەخوا لەسەر ژیانە مرۆڤان هەیە و ڕۆڵی مەزن دجڤاکێدا دەلەیزە چ نەبتن دڤەژاندنە هەستین جوان و نازکدا و جبەرک و هونەرمەند لایەنی جوانی ژیانی نیشان دەدەن هونەرمەند ژی بە بیر و باوەرین ڤەکری و بێ زیان بێ توندی پشکداری ژیانە سیاسی دیکە و دبن خودانین دەست هەڵاتێکی بتانشت ڕێبەرین سیاسی و ڕێبەرین بڕێڤەبرنی و حکم ڕانیەوە گەلو هەتا چەندی هونەرمەندی کورد ئەفرۆڵە دیتیە di jiyana siyasî de helbet li Herêma Kurdistanê Iraqê em îro mêvandariya du hêjayan du hunermendan Kak Zana Resul bi rêveberê tîpê mûzîka Ranya û Kak Zana Mahmûd Hejar bi rêveberê grûpê mûzîka Silêmaniyê zor zor bexêr bên. Helbet wekû gotman rolî hunermendan li jiyanî siyasî Herêma Kurdistanê Iraq de êsta behsekeyn hezm dikir Kak Zana to pêman bilî bi Kurtî ئایا هونەرمەندی کورد توانیە ئەو ڕۆڵە یعنی توانای ئەوەی هەبووە ئەو ڕۆڵە ببینێ تا ئێستا بێگومان لە هەموو شۆڕشەکانی کووردە لە ژیانی کوردەواری خۆماندا لە ئەگەر وەکو هەرێمی کوردستان لەو جۆڕافیایە قسە بکەین هەردەم هونەرمەندی کورد لە ناو ئەو جوانیانی کە هەیە لە ناو ئەو ژیانەی کە هەیە لەناو ئەو سنگەرانی کە هەیە لەناو ئەو هەڵوێستانی کە هەیە لەناو ئەو کوچە و کۆڵان و لادی و شارانی کە هەیە هونەرمەندی کورد شان بەشانی نەتەوەکەی خۆی ئەتوانین بۆ مێژوو بیڵین زۆر ڕووسورانە لەگەڵ میلەتەکەی خۆیان تا ئەم دەقەیە هاتووە ڕموزی زۆر جوانیشمان هەیە ئەگەر توانین دوایی باسیکەین بڵێ بەڵێ مەبەست ئەوە باسی شۆڕەشەکان کرد کە لە شۆڕشەی کوردەواریدا لە شۆڕشی کووردا بزان ڕزگارخوازی کووردا هونەرمەندان هەموو وەختێک بەشدار بوونە بەڵێ کاکزان هەردووتان زانن جلی کوردتان لەبەرایە بەتان نەگوت کە لە هەرێمی کوردستانەوە هاتوین بەڵێ منش جلێکی کوردیم هەبوو لە حەزم دەکرد لەبەرکەم بەم بۆنەوە کاکزانە تۆ چی دەڵێی وەڵا بەتەکید ئەو ئاماژانە کاکزانە ئاماژەی زۆر باش و جوان بوون هونەرمەند ڕۆڵی زۆر گەورەی دیوە و هونەریش هەردووچیان کە تاواوکەری یەکتر بوون و بەیەکەوە فاکتەرێکی زۆر گرنگ بوون لە ڕاستە شۆڕشکانمان زۆربیان بە ئەنجام نەگەیشتونە ڕاستە شۆڕشکانمان هەمویان هەدەفەکەی خۆیان نەپێکەوە بەڵام شان بەشانی ئەو شۆڕشانە هونەر و هونەرمەند ڕۆڵێکی زۆر کاریگەریان هەبووە توانیویانە ببنە داینەمۆیەک بۆ بەرخودانی هێزی پێشمەرگ باشە ئەمە هۆنەرمەند لای خۆی ئەمەی کردووە باش ئەی دەسەڵاتداران تا چەندێک ڕێزی لەو هونەرمەندانەی گرتووە کە شان بەشان لەگەڵ خەڵکی خۆیان بوونە لە نەخۆشیەکاندا سەرەتا هونەرمەند پەیوەستە بە کەسایەتی هونەرمەندەوە هونەرمەند هەیە نیشتیمانەکەی لە پێشە خۆی لە پشتە هونەرمەند هەیە خۆی لە پێشە نیشتیمانەکەی لە پشتە هەیە ئەنی هەمووی وەکو یەک نییە هونەرمەند هەیە هونەرەکەی فرۆشتووە خۆی لە دواوە یعنی بەڵام بەگشتی ئێمە کە وەکو سیر دەکەین ئەنی پەیوەند ئەو پرسیارێت و پەیوەندی بە کەسایەتی هونەرمەندەوە باشە کۆمەلگا کەسایەتی هونەرمەند ڕێز لە هونەرمەندان دەگری کە ئەوانە خەباتیان هەبووە و شۆڕەشیان کردووە و تا ئێستا ژیانی خۆیان خستۆتە خەتەر و لەگەڵ ئەوەشدا بە هونەری خۆیان بە کاری خۆیان بە بۆچۆنەکانی خۆیان بە هزری خۆیان بەشداریان کردووە تا چەندی کۆمەلگا ئەو هونەرمەندانە ئەو کەسانە بەرز ڕادەگرن بەڕای من لە خەباتێکی قورسدا بووینەوانی پێش ئێمە تۆزێ هاتوونێتە سەر حازری جیلی هەفتاوەشتەکانم من ئەم جیلە تازانە باشترن 20 ساڵەوە پێش کچێک ئالەتێکی مۆسیقای بەدەستەوە باید تۆزێ جۆرێک بوو تۆزێک یا گۆرانی بوو تایە ئێستا پەیمانگامان هەیە سەدان کچ کۆرسە و مۆسیقالێدا و گۆرانی لە وەکو هەرێمی کوردستان ینی ئەمانە کراوەتەوە ئەنی بەڕاستی وەکو جاران نییە ینی چۆتە پێشەوە
تا حدێکی باش هاتۆتە پێشەوە لەو بوارەدا. نازم ئاگادارن کە پێشچەند ڕۆژێک کێشەیەک دروست بووە لە نێوان هەندی هونەرمەندانی هەرێمدا لەگەڵ وزارەتی ڕۆشنبیری لەسەر کێشەیە کە لەسەر ئەوەی پاداشتی هونەرمەندان دەکرێت سندۆقێک هەیە یارمەتی ئەوانە دەدرێن دوایەوە هەندێک کێشە لەو بارەوە هەبوو نازانم ئاگدارن یانە بۆ نمونە من لە دوێنێ لە یەکێک لە ڕۆژنامەکاندا خەندان باسی ئەو ئەندامێکی پەرلەمانی کوردستان کردو کە چۆن پێی ناخۆشە ئەم کێشە دروستە بێ مەسەن بۆ نمونە ئەوە هەیە یارمەتی هونەرمەندان دەدرێ بەڵام ناوەکانیان کە دادنین یان ناوەکانیان دەنێرن بۆ ئەو لیجنەیە کە یارمەتیان بدەن ناڕەوایە یان بەدڵیان یان ئەو خەڵکانەی تیان کە هێژای ئەوەنی مستحقی ئەوەنی وەرگرن نازم ئەوە ئەم کێشەیە من سەرتاپا لەگەڵ ئەم هینانیم ئەنیم بۆ ڕادیۆ قسە ناکەم ئەنی لە دەرەوە خۆم بە تاقیتنە خەویش بین مەروە قساکەم من ئەوەی پار و ئەم ساڵ لەگەڵیانیم لەگەڵیان بە میکانیزمێکی تر بە میکانیزمێکی بابەتەکەەوەی پار ڕێز لێنان بوو کە بوو هەڵا لەسەری ینی وامان لێ هاو تقریبان لەسەر جادە بوو بەش تعلیقان لەسەر ڕێز داهێنان و ئەم بوشانە تۆزێ هونەرمەند سوکرا بە ناوەکەی و بە ناوەڕۆکەکەی و بە هەندێشت لەوانەیە لایەکی سوودی هەبێ بەس بەشێکی زۆری زەرری هەبوو چونکە تۆ بێ پارە بدەی بەکار بیکردنەوە ئیش بکردنەوە ئەنی ئەوە جوانترەوە گلەوەی پارە تەخشان و پەخشانی پێڵن بیکەن و تینیکەن من ئەم ساڵ پیاوتم بۆ لیژنە ژوتم داوای لێبرنەکە من لەگەڵ میکانیزمی تەوزیعی ئەو پارانیانم لەبەر ئەوە هەڵای لێ کەوتۆ تۆی مەلێرن لە کوردستانین بەس لەواچێ ئەوە باس کرابێ و لە تۆری کۆمەڵایەتی فەیسبووکوانەیە سیرمان کردو کە مانگرتن بۆ لە هەولێر لە سلێمانی لە پێشەند ڕۆژێکا مانگرتنی کرا میکانیزمی ترێوێ من بۆواچم ڕاپرسی ناکەن ینی ئەگە پرس بکەن بە 20 کەس 30 کەس خەڵک کۆکەنەوە بڵێن ئێمە شتێکی وامان هەیە بودجێکی وامانێ وەزارەتی ڕۆشنبیری میکانیزمێ بدۆزینەوەی دەعمی هزراندن و ئەوەی پێ بکەین باشترە وەگرەوەی لە ژوورا سێ چوارێ قەرار کاکزان شێوەیەک لە شێوەکان من دەمێ ئەو بابەتە باسی من دەمێ ئەم کۆمەلگا سیاسەتمەداران حکوومەت ئەوانە چۆن سەیری هونەرمەندان دەکەن چۆن سەیری ئەوان دەکەن کاکزانە نازانم تۆ ئاگاداری ئەو بابەتە بووی کە ئەوە بوو بەڵێ چۆن بوو ینی تۆ لەگەڵ ئەوەدا یان وڵی ئێمە پێشوی سەفەری ئێرە بکەین ئەو بابەتە نەوروژا بوو کە لە لای خۆمان بەڵام ئەوەی پارکە کاکزانە ئاماژەی پێکرد ئەوەی پار هەڵایکی زۆر خراپی نایەوە کە وای لێ ها سومعەی هونەرمەند خەریب بوو لە کەدار بکرێ بۆ مۆزوعەوە وازم بۆ ئەو ساڵ فۆرمێکیان دابش کرد بوو دیسانەوە ڕازینین لەسەر لە شێوەی ناو بەحسابی خۆیان ویستیان ئەو کەسانەی بەڵێ ویسیان ئەو ساڵ بە شێوازێکی کە بێ هەر کەسێک پرۆژەیەکی هەیە لە بواری هونەردا بە هەموو بارەکانیەوە بتوانێت لەڕێ ئەو فۆرمەوە پێشکەشی بە وەزارەتی ڕۆشنبیری بکە بەڵام ئەوەی پاروای لێکرد بوو ینی هونەرمەند تۆزگە ینی ترسی ئەوەی هەبوو کە ئەو فۆرمەش پڕکاتەوە لەوەی کە نایچێتە ناو ئەو ناوانێکە پێشتر ئەویان نەگرت و داهێنانێکی وتویان نەبوویان ئەو پاریان بە شکڵەکی وا بەکار نەهێناوەکە سوود بە هونەری کوردی بگەێنێ ئەو بۆ ئێستا ئەوەندە ئێمە ئاگادارین لە ڕێگەی فەیسبوک و لە ڕێگەی تەلەڤیزیۆن و ئانەوە هەڵایکی زۆر گەورەی ناوەتەوە بۆتە ماگرتن و باشە دیارە ناوی هەندی هونەرمەندان کێشە دروست بووە ینی هەندێکیان باسەکەن کە ئەم خەڵکانێک دەچن ئەوەرەگرن کە ئاشتە وەکو بڵێن مستحقی ئەوەین کە شتەکە وەرگرن ئەو یارمەتی وەرگرن من دەویست باسی پرسیار لێتان بکەم هونەرمەند پێناسەی هونەرمەند چۆن دەکرێت لە هەرێمی کوردستان هونەرمەند چ کەسێکە هونەرمەند یان ببورە من باستم ئێستا جارێ ئەندامی یەکێتی هونەرمەندان یان سندیکای هونەرمەندان یا تیپەکان یا ڕێکخراوەکان چییە ینی کوردستان بریتە لە کۆمەڵەتی بێسە من لە جاران تیپی مۆسیقای مناڵان بووین مناڵان لەگە کارزان و فەرمان و ئەوانە بووین چەند تیپێکە بۆ تیپ مۆسیقای دووە هەبوو پێشتر بڵێن تاسین تاوان دوای ئەو دڵشاد هاو تیپ مۆسیقای دووەشی دروست کرد و تا بڵێن ئێستا کەسانی ترن تیپی هونەری هەولێر هەیە تیپی مۆسیقای بڵێن کەرکووکی جاران هەبوو ئێستا جۆرەی تر تیپ مۆسیقای سلێمانی کە ئەم دقەیە هەیە و هەروە لەگەڵ گروپی بچکۆلە و شتی ئازاد و ئەنە جامیعات و ئەوانەیە کە دروست بوو ئەمانە بودجیانە و لە حکوومەتی هەرێ لە حکوومەتی عێراق کۆن ئێستا بڵێن دوای ڕاپەڕین یەکێتی هونەرمەندان هەبوو لەم ئەخیرا ناوەکەی گۆڕاو بۆ سندیکای هونەرمەندان بۆ بە یەکەمەوەی مافی هونەرمەند ئەپارێزن ئەمان مافی هەیە ببێ بە ئەندام لەو سندیکایدا یەکێک چی ئەندامە ئەندام ئەو کەسەیە کە 5 ساڵ زیاتر
یا خریجی پەیمانگای هونەرە جوانەکان بێت یا ممارەسەی ئیشی کردێ بەردەوامیت ئەبێ بە ئەندامی یعنی ئەوەندە ئاسانە بەڵێ ینی ئیش و کاری کرد ینی 5 ساڵ کەمتر نەبێت زیاتر بێت بەڵێ فۆرمە پڕێکاتەوە بەڵام ئەبێت یەکەم جار ئەندام وەرناگیرێ لەوانێ ساڵێ لەژێر تەجروبەوانە بێت دوای بە ئەندام ئۆتۆماتیکیان وەرەگیرێ بەڵام شەر نییە سندیکە فرقە نییە خۆ سندیکا ئیژ نییە سندیکا دیفاع لە مافی فەنانەکە دیفاع مەسەن زەویان بۆ وەرەگرێت بڵێ ئەگە برداران هەبوو مەسەن دیفاعی لێکا لە کێشەی سیاسی ئۆمانیا بڕتوانی دیفاعی لێکا فەنانی لێ بدرێ سجم کرێیم کرێ بتێ دیفاعی لێ بکا بێ وابێ دەوشتانە بێت دیفاع لە مافی کارەکات مافی کار تۆ ئیشێکت سیدیەکە کێچێتە بازارەوە ئەدزرێت کۆپیە کرێشتەکرێ بە دیفاع لەو شتانە بکرێ و لامای بۆ بە قەراج لە پەرلەمان وە زۆر شتی تر ینی دامی تیپەکانەکە دامیان بۆ دروستەکە ئەوە لەو ئەنی شتێکی پیشەییە بەڵام دەوتری عینەک هەر سندیکای هونەرمەندان بەشک و هەموو ڕێکخراوەکان هەموو ڕێکخراوەکان دیارە کاریگەری حزبیاتی لەسەری هەیە دەمانەوێت دووربین لەو مۆزوعانە بکەینە بەبەتەکەی خۆمان تا چەندێک هونەرمەندی کورد توانێتی لە کۆمەلگای خۆیدا وا بکاتن کە بیر و بۆچوونی خەڵکا بگۆڕێ ینی هونەرمەندێک جەنابەت مۆزیک ژەنی تایبەتمەندی مۆزیکایی دەتەوێت شتێک دروستکە شتێکی جوان و ڕێک و پێک هەستی خەڵک بجوڵێنیتن کورد هونەرمەندی کورد بەگشتی ئەگەر باسی موسیقانەکە باسی تەواوی هونەرمەندان بکەی کاری ئەوەیە کە جوانکاری نیشان بدا شتە جوانەکانی ژیان دەربەخات و نیشان بداتن هونەرمەندی کورد لەو ئاسەدایە لەسەر ئاستی هەرمی کوردستان بەڵێ یەکە لە شانازەکانی کوردەوە کە هونەرمەندی زۆر باش و زۆر گەورەی هەیە هونەرمەند کە بەردەوام لە پێشکەوتندایە بەردەوام لە خزمەت و بەرهەمی باشدایە بۆ میلەتەکەی بەڵام ئەوەی گرفتە هونەرمەند خەریکە ناسنامەکەی خۆی لێون دەبێت خەریکە هونەرەکەی خۆی لەلا ناشیرن دەبێت بەڕاستی بۆ دەلیلەکان ئەوەیە هونەرمەند ئەوەندەی خەریکی کێشەی ژیانە لە وڵاتی ئێمەدا ئەوەندەی کە بە دوای بژێوی ژیانەوەی ئەوەندە ناتوانێت بیر لە داهێنان لە بواری هونەریدا بکاتەوە ینی چەندان هونەرمەند هەیە ناڵم هونەرمەند دەوێت لاغ لەسەر لاغدانی بەڵام هونەرمەند بە حەقە جەوەشی وای بۆ بڕەخسێنرێ بە هونەرەکەی خۆی بتوانێت بژێوی ژیانی پیداکە هونەر لای ئێمە بۆتە گرفتاری بەڕاستی بۆتە سەر ئێشەی بۆ هونەرمەندان ینی لە زۆر حاڵەدا خاڵی دووەم لای ئێمە فەرق و جیاوازێکی زۆر هەیە هونەرمەندێک هەیە بۆ سیاست بەکاردەهێنرێ کە بزان ئیشێکیان بۆ هونەرمەندێ یان بزانن دەبێتە هۆکاری ئەوەی کە ئیسوادە لە شخصیاتەکەی بکەن بەکاردێنێت وەکو شیر خەڵی دەچێنن هونەرمەندە دەتوانانی بڵێ لە کاری حزبی سیاستدا چونکە سیاست ئەوانش هەموو بۆتە گرفتی زۆر گەورە بێزگە لەوە جیاوازیش زۆر لە نێوان ئەو شار و ئەو شار ئەو لادێ بۆ ئەو لادێ ئەو منتیقە بۆ ئەو منتیقەدا دەکرێت ڕێز لە هونەرمەند دەگرێت ئێمە دەبینین هونەرمەندانی خەڵک هونەرمەندانی ئەم وڵاتانی جیهان ئەم گەلانە زۆر ڕێزیان لە گیرێ خەڵک جێ لە قسەکانیان دەگرێت ئەگەر حتا لە بواری کاری خۆشدا نەبێ بەڵام لە بوارەکانی دیشدا کاریگەری هەیە ئەوە هەیە هونەرمەندی کورد وایە یانە بەخوا تا ئەم دەقەیە کوردستانی خۆمان خۆبەخشیە وانی بە خۆبەخشی و بەبێ زۆر جێڕبی زۆر هینبی اینجا هاتوویت ئەم دەقە اینجا هەیە فەنانی حەقیقی ئەوانی لە بەرەی نیشتیمان و بەرەی هونەری و جوانی هونەرابوون ئەوانە زۆر کەمن لە بەڕاستی لە کوردستانە خەڵکێکی زۆرە بینی ئالاتی مۆسیقای بەدەستەوەیە و تەمسیلیەکە هینەکە بەڵام هەمووی 150 کەسن لە کوردستانە کارەکە بەڕێوابن ینی زۆر بە زەحمەتە بەڵام هونەر لێرە بزنسە هونەر لێرە خەڵک سیدیە بڵاوکاتەوە ئیشێکی ڕوا لە کەناڵێکا شتێکە دوورمەڕۆ لە تورکیا ینی تورکیا خەڵک بە هونەرەکەی ژیمی لە حەفەلاتن ینی ژیانی کۆمەڵایەتی وڵاتی تورکیا بەگشتی کە کوردستان و هەموویەتی لەگەڵ وڵاتەکانی دەروشە لەگەڵ ئێران نازانیتر ئاوا بڕێ لە وڵاتە عەرەبیەکان زۆریان بە بەرهەمەکانی خۆیان ئەژین بەس چی هەیە لە وڵاتی ئێمە بەرهەمەکەی خۆی بژی
بۆ نمونە هونەرمەندێکی زۆر بەتوانە ئیلا ئەبێ بچی لە وەزارەتێکە مەسئولێکی گەورە دەوڵەمەندێک سپانسەری بکات بتوانی ئیشێ بکە ئەجنە خۆت بە هونەرەکەی خۆ پێنج دەست ناکە لە بازاری کوردستانە. دەزانم ئەمە بابەتی سیدی و دزینی سیدی و کاپی کردن ئەوانە شتێکە کێشێکی جیهانیە بەڵام لە لای خۆماندا نازانم ئەگەر گوت خەڵک بە هونەرەکەی ناژی وڵاتیان بۆیە پەرلەمانی کوردستان ئەگەر بڕیارێک دەرکات لەسەر ئەوەی کە ئەم شتا بکە بە قانون ئەم شتەڕێک بخاتن بەڵام دەمیست پرسیار بکەم کاکزانە لە چ بوارێکی هونەریدا هونەرمەندی کورد توانوێتی خۆی فەرسکە لەسەر کۆمەلگا کە خەڵک جێ لێ بگرتن خەڵک بە قسەی بکاتن خەڵک بیری لێ بکاتەوە خەڵک بە ئومیدیەوە بێ یان انتیزاری وە بکە ڕۆژی لۆژان چی دەکات چی ناکە کۆمەڵی هونەرمەندان ئێستا کە تۆ گوێ لە مەسەلەن کاڵی ئەنو قەرەداخی ڕەمزێکی مۆسیقای کوردیە کاڵی مێرزادە ڕەمزێکی مۆسیقای کوردیە کە ئەڵی عەدنان کەریم لاوێکی دەنگێکە کە ئەڵی شڤان دەنگێکی شۆڕژێڕیە و لەگەڵ شۆڕەکان هاتووە کەڵە لەگەڵ مۆسیقایە بەڵین ناوی گەنجێکێنی کەڵی ئەژدەر ئەڵێت بیری دەنگخۆشی ئەوانە دەکەوێتەوە ڕەمزەکە بەسەر جادەیان ڕوە کە گۆرانی ئەڵێ لە دوورەوەی وڵات و وڵاتان کە خەڵی گوێ لە گۆرانیی حەسەن زیرەیە کرێ هەستی جغرافیا و هەستی جوانی کوردستانی بزوێنێ وڵاتی لا خۆشەویسترە بێ ژیان حەز بە ژیانەکە ینی هونەر بێژگە لەوەی نەتەوەیە حەزکردنە بۆ ژیانیش لە ڕێی کەلتورەوە ینی بەسەرەن نییە لە دوورترین قاڕەکە ئوسترالیایە لەوانەیە دڵی پڕنەوە بێ کە گوێی لە مەقامێکی حەمەزاڵە دیلان بوو بێ لەوانێ گریاوێ بە دیارەوە لەوانەیە گوێ لە گۆرانێکی گەنجێ و کچێ گۆرانێکی وتوێ لاوانەیە و لاوچێکی وتوێ دڵی پڕ بووە یا شایی کردووە لەگەڵیا ئەمە ڕاکێشانی ئینسان و کەسایەتی کوردە بۆ نیشتیمان ئەنی هونەر ئینسان ڕاکێشێتەوە بۆ نیشتیمان جغرافیای ڕسمی نیشتیمان پیشانەیات و هونەر بە مۆسیقای ئەمە ڕسمی نیشتیمان پیشانەین هەمانە لەمانە تام دەقێ ئەوانە هەیە کە ئێتر شتێکی تریشتە دوای کەوتۆ شتێکی تریشتایە بۆ بە ئەندێشە گوێی لەگری بێتاقەتەبی گوێ لە مۆسیقا و دەنگەکە یەگری بێتاقەتەیە بەڕاستی ئینسان زۆر جار غەڵەتەکەی گۆرانیە مۆسیقای ناخۆشە نەشازە چۆن تۆ گڵۆپێکی ناشرین کە داگیرسی عەسەبێبی لە ماڵەوە شەڕەکەی نازانی چیە تومەز ئەو ئینارەیە گڵۆپەیە یا ڕەنگێکی ناشرینی دیوارەکەی ڕەنگێکی بەڵێ باشتە جوانەکان دەکەین باشتە باشەکان دەکەین بەڵام کاکزانە باسی ئەوەی کرد کە باسی مۆسیقا کرد هەندێک کەس لە بواری مۆسیقدا پێشکەوتون و وا دەکەن کە خەڵک گیان لێ بگرتون و خۆیان لەسەر هەموو شتێکا فەرز کردووە لە بوارەکانی دیکەدا تا چەندێک هونەرمەندی کورتوانێتی خۆی بێختە پێشەوە خۆی بینتە پێشەوە خۆی لە مەفهومی پرسیارەکەت دەگەم بەڵام گرفتەکان زیاترن لە لای ئێمە ئێستامانوێ باز لە شتێ بکەین ینی ناکرێ بە بێبوونی باسکردنی گرفتەکان باز لە شتە باشەکان بکەین بەڕاستی زۆر ئەستەمە هونەرمەند لە لای ئێمە هونەرمەندی زۆر باشەیەوەکو ئاماژەمان پێکرد هونەرمەند هەیە توانیوەتی نازنامەی کورد لانی کەم بە دەرەوە ئاشناکە لە بواری سینەمادا لە بواری مۆسیقادا لە بواری شێوەکاریدا بەڵام گرفتەکان زۆرن باشە گرفتەکان لە لای کۆمەڵگان یان لە لای حزبەکان لە لای دەسەڵاتە لە لای دەسەڵاتە بە چمانەیەک بۆ نە هونەرمەندێک کەس کە بەرهەمێک دەکا گزکەترین نمونە هونەرمەندە کە بەرهەمێک دەکا ئەو هونەرمەندە حەق خۆیەتی سیدەکەی بە ئۆرجیناڵی بفرۆشێ خەڵک بیکڕێ کە خەڵک خەتای هەیەی ئەو سیدە ناکرێ بەڵام دەسەڵات خەتابارترە لە خەڵک بۆ پێی ڕێگە لەو شتە ناگرێت لە پەرلەمانەوە بڕیارێک دەرنەچووە سیدی بەتاڵ بۆ دەبێت بە ئاسانی بگاتنەوە هەرێمی کوردستان بە سعرێکی زۆر هەرزان حکوومەتەکە ئەگە دەسەڵات بڕیارەکەش لە پەرلەمان پێ دەرناکرێ با لە ڕێگەی حدودەکانەوە ڕێ لەو سیدیە بە تاڵانە بگرێ بێنەوە هەرێمی بێتەنە هەرێمی کوردستان بەڕاستی ینی ئەوانە هەموو هەنگاون لە بۆ دیکە هونەرمەند ترسی هەیە لە دەسەڵات بەڕاستی هونەرمەند ئەگە بێوێ ئازادی نییە ئازادیەکان ئەوەن ینی تێگەشتن بۆ ئازادی زۆر کەمە بەرامبەر بە هونەرمەند ئەگە بیوێ لەسەر شتێکی بەرژەوەندی گشتی بەدەنگ بێ یەکسەر لەوانەیە لایەنەکانی دەسەڵات لێ زویر بێ لێ تووڕە بێ یان باڵێ گەشتم هەموو بوارەکاندا هەیە بەڵام دەمیست دووبارە پرسیار لە کاکزانە مەحموود هەژار بەڕێوەبەری تیپی گروپی مۆسیقای سلێمانی تا چەندێک هونەرمەندی کورد ئازادی هەیە تا چەندێک ئازادیەکانی هونەرمەندی کورد لە لای دەسەڵاتەوە سنووردار دەکرێت شەرعیەتی شۆڕژێڕی تا ئەم دەقەیە لە کوردستانە
پێشڕەوی بەوان ئەوان شەڕعەتی پێشڕەویان ناوە بە خۆیان هەموو فیئەکانی تریان قسۆتە پشتی خۆیان ئاوڕێ بۆیانەوە سیاست مەدارەکان بەست بەڵێ شەرعیت بە نەبرەی شەرعەتی شۆڕژێری تام دقیق قساکە زۆر تووڕێیانکەی باسی هزار شتی بۆکەن یعنی ئەم هەموو خەڵکە خوێنیدا گەورەترین زۆر لە مۆسیقاش گەورەترە ژیانی خۆی بەخشێ خەڵکێکی زۆر لە جوتیار و کرێکار و عەقڵ و فکریاوە بەوەی کە پتینێکیاوە لەگەڵ هەندی ئەحداسی منتەقەکەی کوردی ناوەتە پێشەوە دارێنی کوردستانە لەگەڵ بە حکمی بەرەو پێشچوونی ژیان لە دنیاە زۆر جار زەمن چاچێکە خۆی مە غاندیم بەخوا باوەڕ ناکەم کورد غاندیشی هەموو بێ لەوانەیە بەڵام یعنی بەڵام بەگشتی ئەو شەرعەتە شۆڕژێریە ڕێگەی بە ئێمە ئەدات زۆر بە مەحدودی قسە بکەین زۆر قسە بکەی زۆر یعنی وا بکەی بۆ نمونە ئێمە چی کەناڵی کوردیە لە کوردستانە هەر هەمووی سیاسەکانە هیچی هی فەنان نییە یعنی هی فەنکردن تۆ ئازادی بشی لە هەموو شوێنەکە دراکان بکەیتەوە بۆ وەسی خۆت چی و هەیە بە ئازادی ئیش بکەیت ینی بەرنامجەکان تەلەڤیزیۆنەکان هەیە مشتەکان هینی سیاسەکانە بەڕاستی تۆش ئەوێ هەیە ئەو شانۆیە هەیە ئەو ماڵە هەیە ئیشی تیا بکەیت بەڵام ئەگەر هاتوو هونەرمەندێک ئەو توانایی هەبوو ئەتوانێ ئازادی هەیە دەستگای خۆی ڕاگەیاندن تەلەڤیزیۆنی خۆی دابمەزرێنێ مەبەست ئازادی ئەوەی ئەگەر پارە نەبوو ئەکە توانە نەبوو توانای مادی نەبوو هونەرمەندێکیان کەسانێک تەلەڤیزیۆنی خۆیان دەستگای خۆیان هەبێ معنای ئەوە نییە کە ئازادیان نیە بەڵام پرسیارەکەم لەوەدا ئەگەر هاتوو ئەوە هەبوو ئەو توانە دەتوانێت ئازادی هەبێت ئێمە 20 ساڵە من چی مقابلم گوێ لێ خۆم قساکەم قسەکان و پرسیارەکان و وەڵامەکان لە حەلەقەیەکە ئەخولێتەوەیەت و ئەڕوا بەس من بیرکردنەوەیکی ترمەیە بیرکردنەوەی ترم هەیە لە دەرەوەی ئەو حەلەقەیە یعنی زۆر جار پارە نییە هەیە ملیۆنە دۆلاری بێتێ ناتوانانی شە بکە هونەرمەندیشە لێ کەوتۆ تااقەتی نییە زۆر جار بڵین من بەستەکەم چییە لە دەرەوەی حەلەقەیە تۆ ئەگەر هەستێک کرد نیشتیمانەکە ماڵی خۆتە کە هەستێک کرد ڕێزی هونەرەکەت هەیە وجودی هەیە ئەگەر پارچە مۆسیقایەکە یا گۆرانیی بچکۆلی یا مەقامێکە یا فەرقەیەکی ئۆرکسترایە هەستە کرد ئەو ڕێزە گەورەی و لێنێن هەستە کرد بە هونەرەکە تەژید وڵاتی ئێمە چکۆ ئینسانی شەرقین زۆر مەسەلەی ڕێز و ڕێزگرتنی هونەر حسابە لامان زۆر حساب بۆ شتاناکەی زۆر ئێتر من نازانم ناتوانم دنیای قسە بکەم بەڵام لە وڵاتی ئێمە زۆر جار شکانێکی بچکۆلە دەرگا داخستنێ بە ڕوویەکە نەخوێندنەوەی یەکێک ئینسانێک تەدمیرەکە بۆ ماوەی چەند ساڵێک ئەم هەز نەکردنە بەوەی ئەو هەز نەکردنە بەوەی کە تۆستەکەیت دیوارێکەیە تۆزە بچیتە پێشەوە لی دراکانە لێداخن ئەو هەستکردنەیە خەڵک هەست بە نامۆیەکە سارد بۆتەوە لە نیشتیمان پەروەرێتی سارد بۆتەوە لەوەی کە ئەو جم و جۆڵ و حرەکە سەریعوانی کە خۆمانیابێن ینی تاکو ئێمەیان پێویست بوو لە دەریاکانیانین ئێستامیان پێویست نیە ئەچن لە قاڕەکانی ترەوە هونەرمەندەوەین و دام و دەستگا و تەلەڤیزیۆنەکانیان پڕەکەنەوە و هیچ باچیان بە تۆ نییە ئەنی خەمساردیەکەیە بەرامبەر فەنانی کورد ینی من دەمویست ئەو بابەتە خەمساردیە ئەو بابەتە باز بکەم تا چەندێک دووبارەش کردەوە ئۆپسیارم کرد تا چەندێک کۆمەلگا ڕێز لە هونەرمەندەکانی کورد دەگرێتن بە پێی قسەکان جەنابەت کە ئەو ڕێزلێنانە نییە یان لە ئاستدانە لە خەڵکەوە زۆرم باسی لە خەڵکەوە باسی ئینسان و فەنان و سیاسەتمەدارەکەم ئاواکەم لە کاتێکا کە تۆ ڕێز وە بەشێک لە جوانی و شۆڕش و هەڵوێست و جوانەکانیانەی لە کاتێکە لە سەردەمی حکومڕانیە ڕەخنیان لێگری خیانەگری ئەوانی خۆمانین هی خۆمانین خیانەگرین ڕەخنیان لێگرین بەڵام لە ناو میلەتە زۆر جار بەو هەناسەیاژی کە ئەو هەناسە گەورەیاژی کە خەڵک لە ناو کوچە و کۆڵان و سەرجارەکان ئەو ڕێزە جوانە لە فەنانی کوردانێ بەڵی کاکزانە دەمیستەر بینەران و جیگرانی عزیز ئاگدارکەمەوە کە ئەمە ڕادیوی کوردی دەنگی ئەمریکا لە واشنگتن باسی ڕۆڵی هونەرمەندانی کورد لە ژیانی سیاسی لە هەرێمی کوردستانی عێراقدا دەکەین دوو میوانی خۆشەویست کاکزانە ڕەسوول بەڕێوەبەری تیپی مۆزیکای ڕانیا و کاکزانە محەموود هەژار بەڕێوەبەری گروپی مۆزیکای سلێمانی میوانی ئێمن ڕێزگرتن لە هونەرمەند دووبارە دەکەمەوە کاکزانە زۆر گلەی دەکاتن دەڵێ بە واتایە کار کۆمەلگا ڕێز لە هونەرمەند دەگری بەڵام
دەسەڵاتدار سیاسەتمەداران ڕێز لێ ناگرن بەڵام لە ڕاستیدا ئەو خەڵکایە ئەو کۆمەلگایە کە وا دەکاتن ئەو سیاسەتمەدارانە ئەو دەسەڵاتە دروست بێت بەتاکید بۆ ئەو غەڵەتەکە لە چێندریدایە غەڵەتەکە لە تێکەڵی ینی لە بەڵێ ئێمە ئەو ڕۆژێک کە هاتین سەفەری ئێرەمان کرد ئەنی هەستمان بۆکە کە خەڵک ڕێزێک چکە ئێمە گروپێک بوون بەیەکەوە کە هاتین هەستمان کرد کە خەڵک ڕێزێک لە هونەرمەند دەگرێت لە خۆمانەوە زانیمان بەڵام گرفتەکە ئەوەیە خەتاکە کە دەڵم لە خەڵک نییە گرفتەکە ئەوانەی سەرپەرشتی ئیشوکاری هونەری دەکەن لە وڵاتە لە وەزارەتی ڕۆشنبیریتەوە دەڵێ لە هەموو بارەکان لە پەیمانگاکانی هونەرە جوانەکانەوە دەڵێ ڕەقیبەکانیان خەڵکی هونەری نینە ئەوە کێشەکانیەتی یعنی کابرا هیچ لە معاناتی هونەرمەند نازانێت بە ئیمزایەکەی و ئیشی هونەرمەندان دێت و دەڕوە بە ئیمزایەکەی موافقە لەسەر ئیشی هونەرمەندان دەکرێت ڕێزنەگرتن ئەوە بەشێکە لە ڕێزنەگرتنی هونەرمەند یعنی هونەرمەندێک باوەڕم پێ بکە ئێمە ویستمانە سەفەری ئێرە بکەین یعنی حەوت دانەماگ ئێمە لە هاتوو چۆی ئەو دایر بۆ ئەو دائیرە ئەو وەزارەت بۆ ئەو وەزارەتە ئەو شوێن بۆ ئەو شوێن ئەو برادەر بۆ ئەو برادەرە لە کاتێکدا ئێمە هاتوینە مۆسیقای ڕەسەنی کوردی نیشانی خەڵکی ئەمریکی بدەین کە زۆر ئەو گۆڕینەوەی کولتورە زۆر گرنگە بەڵام دەمێژێکشت بەڵام هەر لە حکوومەتی ئێمەوە حکوومەتی هەرێمی ئێمەوە دوو برادری ئەمریکی دوو برادری هۆڵندی دێن دوو وەرەکشۆپ دەکەنەوە خوا دەزانێ ئەوانە شادەکەیان چێ مستەوای هونەریان چە بەدەیان دەفتە دۆلاریان تێدا سەر دەکەن تۆ باسی ئەوەی بیری من تێنەوە باسی ئەوەی بکەم کە مۆزیکی کوردی تا چەندێک توانیوە لە سنووری خۆی دەرچی کاکزانە باسیوە دەکە کە هاتوتە ئەمریکا مەبەستەکەم لە چ بوو مەبەستەکەم بیزە ئەو پرسیارشان بداتن بەڵێ بە ئەو وەڵامەکەم دەوڵەمەترکەم بۆ ئەو پرسیارێت تۆ گۆڕنەوەی کلتوریەکێک لە فاکتەرە زۆر کاریگەریەکانی هەر کۆمەڵگایەک بۆ نیشاندانی شتە باشەکانی خۆی بۆ دەرەوە ئێمە پێویستمان بۆیە کللتوری مۆسیقای خۆمان بە دەرەوە نیشان بدەین کللتوری هەموو کللتورە جیاوازەکانی خۆمان نیشانی دەرەوە دێن دەرەوە ببینین ئەوانە زۆر گرنگە لەلایەن حکوومەتی هەرێمەوە زۆر کار ئاسانی کراوە بۆ تیپە ئۆرکستراییەکانی لای خۆمان کە سەردانی دەرێ بکەن ناڵم میشێکی خراپە هەمویان هونەرمەندن هونەرمەندی زۆر باشن بەڵام حکوومەت لای خۆمان دەسەڵات لای خۆمان ئەوەندەی تەرکیزی خستۆتە سەر تیپە ئۆرکستراییەکانی لای خۆمان تەرکیزی نەخستۆ سەرەوەی تیپێکی هونەری کە مۆسیقای ڕەسەنی وڵاتەکەی خۆی بەرێتە دەرێ احتیمامی پێ بدە خەڵکێکی ئەڵمانی خەڵکێکی نەمسایی ئەوەندە تامەزروی بتۆڤن نییە بێ کوردێک مۆزارت و بتۆڤنی بۆ عەزف بکە تامەزروی منێک مامۆستا هەژارێک برادرێک کە بچێ مۆسیقا ڕەسەنە کوردەکەی خۆی بۆ عەزف بکات بە هەر ئامێرێک بێ یعنی ئەوانە گرفتی سەرچینە دەگەڕێمەوە لای توش کاکزانە دەمیست باسی بکەم کە کاکزانە ئەو بابەتەی بڵی باسی کرد ئەویش بابەتی ئەوەی کە هونەری کوردی کەلتوری کوردی بە دنیای دەرەوە بناسیێنیتن بەڵام من بە شێوەیەکی تر پرسیار دەکەم مۆزیکای کوردی لە سنووری خۆی دەرچووە یان هەر لە ناو ئەو هەرێمە جوگرافیەیەدا ماوە بەڵێ دەرچووە لە ڕێچیەوە سە بۆ نمونە ئێمە کە سەری باکووری کوردستانەکەین ئەوان چونکە دەمێکە جالی کوردی باکوور لە دەرەوەن پەنجەرەکان لێەوە زیاتر کراوەتەوە بەڕووی ئەوروپا بە تایبەتی ئەوروپا ئەڵمانیا ئەوانەیە لە ڕێی کوردانی باکوورەوە کەمتر لەم ئەخیریە لەم دوای کۆژڕە و ئەمیتر ئەمە حداسانی کە لە کوردستانە ڕوویاوە بەڵێ دوای حکومڕانی کوردی چەند تیپێک نێراوەتە دەرەوە هاتوونەتەوە ئەوان هاتوون ئەمان ڕۆشتون زۆر جاریش دەنگ سنووری نییە زۆر جاریش دەنگەکانمان کە چۆتە دەرەوە مەسەن فارژوەی لێگرتووە وڵاتەکانی عربەکان گوێیان لێگرتووە مەسەن لە ئەوروپا لە فستیڤاڵە ئێستا من دوو جار لەگەڵ تیپی هونەری میلینەتەوەی سلەیمانیا بۆ وەرکشۆپ چوونە هۆڵندا جارێکی تر لە شوێنی تریا لە بەغدادیا یا لە مەسڕ وەفد هاتۆ لە سلەیمانی بینیوێتی و سێری کردووە سیرەکەن مەسەن تێکەڵاوبوونی هونەری میلەتان و ئەمانە سیروان کردو جێگەی ڕێز و تەقدیرە حەز لە هونەری فۆلکلۆری کوردی ئەکرێ بۆ چونکە ئێمە بەختمان هەیە ڕیتمی کوردی سەریع بەگشتی ینی لیڤڵەکەی بەرەو سرعەتە ڕوە ئینسانیش لەسەر ئەم زەویە سرعەتەکەی حەز لێ
بالضبط ئەم ڕیتمی دوو لەسەر چواری دەهۆڵیە شایە کوردیەکەی خۆمانی زۆران بالضبط دیسکۆیە ڕیتمی دیسکۆی عالەمیە دیسکۆوەکو وەکو ڕیتمەڵم ناوی ڕیتمەکەڵم ینی ئەو ئێمە خۆشبەختانە لە تێکەڵاوبوون ئێستا فستیڤالی کەلار کەتی پنەتەوەیەکان دێن دو سێ ساڵە دێن کوردەکەی خۆشمان شان بەشانی ئەوە ڕایە لەگەڵ تیپی بەرازیل دێت تیپی مەسەر دێت تیپی لە تورکیا و لە ئێرانەوە دێن لە وڵاتانی ئەوروپای شەرقیەوە دێن یعنی وەکو سەما ئێمە لە پێشین باشە سەما و ئەمانەمان لە پێشە مۆزیکیشمان تێکەڵاو بووە بەس بە کەمی چونکە ئێمە حکومڕانیمان تازەی بەڵێ باوەردەکاری باسی ئەو خاڵە بکەین یەکێک جێ لە موزیکای کوردی بگرێتن بیانیەک دەزانێ ئەمەی کوردیانی مەبەستم ئەوەیە موزیکی کوردی ناسنەمەی خۆی نیەتی هەندی هەیەی هەند لە عالەمە کە جۆ لە هەندەگری من تەسەورەکەم نیوەی کوڕی ئەرزبزانێەوە هەندی ئەگەر بەڕاستمی شانینەی بەڵام کوردی لەوانەیە فارسەکان میلەتی فارس تۆزێ بزانن ئەو ئاجامیان ناتۆم و فارسی بڵ گۆرانی کوردی بۆ لێ بزانێ یعنی ئەبێت تۆ ببێ کەلیمە بە مۆسیقا بیناسیتەوە ئێمە لە ناوچەی ڕۆژهەڵاتیش نییە لە حدودیە حدود لە حدودی خۆمان تۆزە چۆتە دەرەوە بەڵام باوەڕ ناکەم تۆ لە هەنگاریا و ڕۆمانیا و ئیسپانیا مەسیقای کوردی بۆ لێ بزانێت چییە باوەڕ ناکەم دڵی کاکزانە لا سنووری خۆی دەرچووە لە سنووری جوگرافی خۆی دەرچووە موزیکای کوردی زۆر بەکەمی بۆ هۆیەکان چی دەبن نەڵێ دەسەڵاتەکان دەسەڵات چونکە ساڵی موزیک لەگەڵ هەبوونی مرۆڤ دروست بووە گرفتەکە چییە گرفتەکە ئەوەیە کاریگەری وڵاتانی دەوروبەر بە سەرمانەوە زۆر زاڵ بە خەریکە مۆسیقایەکەمان دەبێتە مۆسیقاچی نیمچە تورکی نیمچە عەرەبی نیمچە فارسی ئەوە یەکێک لە کاریگەریەکان خەریکە خۆماڵەکەی خۆمان نامێنێ ئەوەی دیش کە باسم کرد هۆڵندێک چۆن بزانێ و مۆسیقای من لێدەم مۆسیقایکی کوردیە دێ پێش دەمزانێ کورد چیە بەڕاستی دێ پێش دەمزانێ کورد چیە کورد چیەیە ئەو جار دێ بزانێ مۆسیقایەکە من مۆرچی وڵاتێک میلەتێکی پێوەیە ینی دەبێت کار بکرێ مۆسیقا شتێکی زۆر باشە بە میلەتانی ئاشنا بکەین بەڵام دوێ حکوومەت دەسەڵاتداران بیر لەوە بکەنەوە کە ئەو مۆسیقای ئێمە ئەو هونەرەکانی ئێمە بە دنیای دەرەوە ئاشنا بکرێن بەڕاستی بەڵام نەکراوە بە شێوەیەکی پێویست نەکراوە کاکزانە چەند دقیقێکمان وایە حەزم دەکەم باسی حەزەکەم لە سەرمە قسە بکەم ئەگەر پرسێ فەرموو مادەم دەتویست لەسەرەوە قسە زیاتر فەرموو بەڵام دەمویست باسی ئەوەی کە تەواو بووی باسی ئەوکەی سەردانەکەتان بۆ ئەمریکا و چالاکیەکانتان بەڵێ فەرموو باشە سەر چاو ئێمە پێش ئەوەی باسی گلۆباڵایزیشنی مۆسیقاوەمانە بکەین کە تێکەڵاوبوون ینی ئەو لەمە جیهانگیریەکەی دەوروپشمان ئێمە بمانێ و نەمانەوێ ئەم پارچەی کوردی ئازاد بووە لەم پارچەیەوە باوەڕ ناکەم خەڵکی ناوچەکە ئەمانە بزان مۆسیقای کوردی لەوانە تۆزە فارس تۆزێ تورکەکان بزان و ئەمانە لەناو خۆمانە بەڵام ئێمە چاکردنی کەلتور و مۆسیقا و چاکردنی پەیمانگاکان و ئەوانەی خۆمان ئەوە گرنگە ماڵی خۆمان چاکەن چکۆ ئێمە لەژە بەرداشی تورک و فارس و عەرەبین داگیرکاری مێژووی دەوڵاتی عوسمانی و ئێستش تازە خەریکە مۆسیقای عوسمانی لە هەولێر ڕوودووەکوانە سەر هەڵەیەتەوە مۆسیقای عوسمانی کە گوێ لێبێ قابلەکانە خەڵگری خەری مۆسیقای عوسمانی تورکی ئەمانە وەکو مۆرانە چۆتە ناو پەیمانگاکان و گەنجەکان لاوەکانی کوردەوە جارە ناو ماڵەکەی خۆمان بەچی چاکە بێت و بەچی مۆسیقای کوردی ئەوان مەسەر مؤتەمەراتیان کردووە یەکتەن ئیشیان لەسەر کردووە ئیتیمامە فەنانی حەقیقی یا ئیشیان کڕیوەتەوە ئەمانە هەر هەمووی نییە شۆڕشێکی بەردەوامە بۆ ئەوەی هاتۆ سەری هەندەکەی مۆسیقای چەند جوانە سری ها مۆسیقای خلیجی چۆنە یەکسەر دیارە مۆسیقای خلیجی میسڕی یەکسەر دیارەکە جۆ لە مۆسیقای عوسمانی و تورکیەکە ئەمە نامەجە زۆری ئەو نیوەی کوردیە کە عاسفەکەن بەڵام چاکردنی ماڵی کوردی مۆسیقای موزیکی تورکی و فارسی لەسەر کووردا و عەرەبی زۆر بووشە دیارە هۆیەکان هۆیە سیاسیەکان و هۆیە ئەو مێژوویە کە داگیر کراوە مێژوویە کە داگیر کراوە بەڵام ئێستا مەسەن ئێمە کۆمەڵی مۆسیقارمان هەیە یەکێک لە کۆڵەکانی مەنتەقەی سۆران ئەو گۆرانیانەیە کە حەسەن زیرەگەیڵێ زۆر کوردیە ئەنی هیچ پەیوەندێکی نازە ئەو کابرای لە ناو ئەو هەموو گەڕۆشیە ئەمە مۆسیق ئاوازە کوردیە جوانانەی کوردستان و ئەمانە هەر ڕێک کوردی ئەنی بە کەلیماتەکانی
زەخرەفەی کوردی مۆسیقاکانی میرزادە بەختیان هەیە بەیەکە و مۆسیقا جوانیان لیاوە دوای ئەو مۆسیقای شارستانی ئەو تیپی مۆسیقای سلیمانیمان هەیە تیپی مۆسیقای هەولێر و دووهۆک و باکوور زۆر تیپی خنجیلە و جوانیان هەیە دەنگی تایبەتیمانێ مەقامبێژمانێ سەمامانێ شتمانێ بەس چاکردنی ماڵی کورد لەم کاتەیە تۆز بەرەڵا کراوە بە دەستگاکان و بە پەیمانگاکان دەکرێت پێم وایە بەڵێ بەڵێ مؤتەمەر بکرێ مؤتەمەر لەسەر بکرێت بەڵام دیسانەوە زانکۆ هەبێ بەشی تایبەتی مۆزیکە بێ پەیمانگا هەبێ دەستگا مۆزیکی هەبێ دەستگای تایبەتی بۆ مۆزیکە بێ لە هەرێم چەند پەیمانگای هونەر جوانەکان هەن و بەشی مۆزیکاشتیانە ئەوانە چۆن دیان بینی باشن لە ئاستی پێویستدان زۆر بەجێ بوو پەیمانگا یەکێ لەو شوێنە باشانێ لەو ناوەندە زۆر گرنگانەی کە زۆر کاریگەری باشی هەیە مامۆستازانە ئاماژەی بە شتێک کرد کە پێشتر 20 ساڵ 25 ساڵ پێشستا کچێک پێ ئەی بە کەمانچێک بەدەستەوە بگرێت من بۆ خۆم یەکێک لە ڕۆفیقەکانم کەمانچێک لە زەرفی ڕەش هاویش بوو دەچوو بۆ دەورە بەستا کچێک چەلوویە گیتاری بە شایندیا دەکات زۆر بە ئاسایی وەردەگیری ئەوانە یەکن لەو کاریگەریانە کە پەیمانگای هونەر جوانەکان بەجێهێشتووە بەڵام کردنەوەی پەیمانگا تەنها کردنەوەکەی نییە تەنها نیە ستافێکی بۆ دروستکەی کردنەوەی پەیمانگا دەبێت چاودێریی لەسەر بێ ئەوانە چ دەکەن چ مەنهەجێک دەخوێنن ئەو تەڵەبانە چی فێر دەبن ئەوانە چۆن دووڕۆی خزمەتی میلەتەکان دەکەن لە بواری مۆسیقا و شێوەکار و سینەما و نازانم چی شانەوانە بەڵام هیچی نەماوە دوو دەقەمان ماوە کاکزانە دەمیست بڵێم جنابەت بەڕێوەبەری تیپی مۆزیکای ڕانیەی ئێستا لە هاتوونێتە واشنگتن لە ئەمریکان حەزم دەکرد بە کورتی باسی بەنامەکەی خۆتان بکەن زۆر باش چی مەسەلەیە ئەو هاتوون ئێمە لایەن ڕێکخراوی ئەمریکان ڤۆیسز داوەت کراین بۆ ئەمریکا دەبوو لە یەکیدا لێرە کۆنسێرتمان بۆ جامیعانە کردبایە کە ئەوان بەرنامەکانیان بۆ ڕخسوین بەڵام بەداخەوە بەهۆی نەبوونی بودجێ پێویست بۆ سەفەرەکەمان و 2000 سەفەرەکەمان دواخزێ ساش لێرەینە لە خزمەتی لە چ شوێنێک ئێمە لە ناو واشنگتۆن کۆنسێرتێکمان هەیە بۆ جالی کوردی یەک دوو وەرکشۆپمان هەیە بۆ هەندێک لە جامیعاتی ناو واشنگتۆن وڵی ئێستا بۆمان دیاری نەکراوە ئەو کۆی ئیشەکانمان لەوانێت لە شارە چکەش هەرسم گۆردە لەوێش کۆنسێرتمان بەڵێ کاکزانە جەنابەت بەڕێوەبەری تیپی مۆزیکای سلێمانی بەڵام لەگەڵ تیپی مۆزیکای ڕانیە ئێمەش میوانی تیپی مۆسیقای ڕانیان چوار بوو هونەرمەندی سلێمانی میوانی چوار هونەرمەندی تیپی مۆسیقای ڕانیان بەڵام بە ناوی تیپی مۆسیقای ڕانیەوە هاتوین و کە شانازی بە تیپی مۆسیقای ڕانیەوە منیش جارێکتر بەخێر هاتندان دەکەم داواکارم کە سەرکەوتوو بن و ئەو کۆنسەرتانەی کە بەڕێوە دەبن سەرکەوتوو بن و ئومیدەوارین ئێمەش ئەو دەرفەتەمان هەبێ لەگەڵتانە بین و جێدا ئەو مۆزیکای جەنابتان بگرن مۆزیکا کوردی ڕەسەنەکەی داوا لە ڕەوەندی کوردی شەکەن بێن بۆ هینەکەمان پێمان خۆشە سەداسە داوایان لێ دەکەین و زۆر سوپاس بۆ هاتنی جنابتان سپاسی تۆ ستافی دەنجی ئەمریکای دەنجی کوردی ئەمریکا بکەین ماندوو هیلاکماکردن زۆر کاک زانە ڕەسوول بەڕێوەبەری تیپی مۆزیکای ڕانیە و کاک زانە محمود هەژار بەڕێوەبەری گروپی مۆزیکای سلێمانی زۆر سوپاس بەڵێ گوتران بێ چەندێ ژێمتینە دماهەیە بەرنامە هەموو سیاست یاوێ جارێ هەر شاد بەختەوەر بن. ئەم و سیاسەت بەرنمەیەک بوو لە بەشی کوردی دەنجی ئەمریکا لە واشنگتن پێشکەش کرا.